بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لەوێ بینەرانی عزیز و خۆشەویست ئەمڕۆ باسی متمانە دەکەین با بزانین متمانە لە نێو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکدایە هاوڵاتیان چەندێک متمانەیان بە یەکتری هەیە ئەی جاران خەڵک چۆن و بە چ شێوازێک متمانەی بە یەکتری هەبوو چەند متمانەی بە یەکتری هەبوو دەگوترێ کاتێک دراوسێک دەچوو بۆ شوێنێک بۆ سەفەرێک ماڵ و منداڵەکەی خۆی ئەمانەتی دراوسەکەی دەکرد ئەویش پارێزگاری لەو ئەمانەتە دەکرد و بە شێوەیەکی زۆر باش و چاک ئەمانەتەکەی دەپاراست ئەگەر کەسێک پێویستی بە پارە هەبوایە وەکو یارمەتی وەکو هاوکاری پارەکەیان بە قەرز پێدەدا بەڵام ترسیان لەوە نەبوو کە پارەکەیان بڕوا و بە گرنگیەوە ئەمانەتەکەیان بۆ دەگێڕایەوە چەند خۆش دەبێت ئەگەر لە ناوەندەکانی خوێندن متمانەیەکی زۆر لە بینی خوێندکار و مامۆستا دروست بێت ئەی چەندێ خۆشە حکوومەت و هاوڵاتی متمانەیان بە یەکتری هەبێت چەندێ خۆشە لە نێو خێزان تاکەکان متمانەیان بە یەکتری هەبێت هاوسەران متمانەیان بە یەکتری هەبێت خوشک و برا لەگەڵ یەکتری من لە هاوڵاتیان دەپرسم لە بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر تا چەند متمانە ئێستا لە نێو کۆمەڵگای ئێمەدا بەهێز و پتەوە چەندێک متمانەمان بە یەکتری هەیە و بە گرنگیەوە لە متمانەکان دەڕوانین ئێوە بیسەر و بینەرمان بن سەرنج و تێڕوانینی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە متمانە بە شێوەیەکی گشتی چۆن دروست دەبێت لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە شارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتەیە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوریدا کە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن چۆن متمانە پێ نابێ متمانە نابێ پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی وەڵی پێشتێک وش کابرا وتنی کە کابراایەک دەڕۆی لۆ جەیەک بانکی زیارەکە دیکە دیگوت و ئەمن دەڕۆم ئاگات لە ماروم دارەکەم بی بەخوای کابراایەک پێشانەکە شتێکی دانابە لە کەنێکەکی ئەگەر ڕحەکەی چوو بە ئەگەر نەخۆ شتەکەی تەسبی دەکردەوە سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله بەخێر وێژ برای بەڕێزم باسی متمانە دەکەین متمانە بە شێوەیەکی گشتی چۆن دروست دەبێت بەخوای بەڕێز متمانە وەکو جاران نمایە ئەو کاتێکە متمانە ئەو باسێکەکە باسێکە ساڵانی هەشتایەکان پێشی نەوهات ینی خەڵک هاوزۆزی یەک بوو جینان لەگەت جینانی بوو بێزگە لە برایەتی و لە بابوو کوڕ و لە خوشک و داک و ئەوانە متمانەی زۆر هەبوو ئێستا ئەو متمانەیە نمایە ئەوەل کردبوو یعنی جاران وە خۆ دەڵی متمانەیەکی بەهێز هەبێت بەڵام ئێستا و متمانەیە نەبێت چ شتێک هۆکارە بدایەت کە پێ دەڵێم کە ئەو متمانەیە بۆچی نما یەکەم شت ئابووری اقتصادی نما ژیانت ناسوڕێ یعنی خەڵک ژیانی ناسوڕێ خەڵک نەوتی نییە کارەبای نییە ئەو متمانەیە نما چۆن بێتە ماڵە چۆن بێ ماڵی من وایە ئەو شتانە یعنی بەڕاستی متمانە نمای وەکو جاران پەیوەندیەکان بەهێز نینە بۆیە متمانە نامینێ پەیوەندەکان ئەو شتانە بووینە سەبەب کە بەهێز نەبی ئەو شتانە بووینە سەبەب کە بەهێز نەویدین هێز دەچ ببینێ مەبەستم لە پەیوەندی بەهێز ینی جاران کە خەڵک هاتوچۆ یەکتری دەکرد متمانەیان بە یەکتری هەبوو بەڵام ئێستا خۆ دەڵێ هاتوچۆیەکە کەمتر بووە زۆر کەمتر بۆیە متمانەکەم بووە بەڵێ بۆیە متمانەکەم بووە ئەمە باسی ساڵانی هەشتایەکان دەکەم ئێمە بەڕاستی ینی جیران لە ماڵی جیرانی بوو جیران بێ جیران ئیدارێنە دەکرد ئێستا برا هاتوچێ برای ناکە کەس هاتوچێ کەس ناکە پەیوەندی پسرا زۆر پسرا پەیوەندی نەماوە پەیوەندی بە ئیمانی کەسەکانەوە هەیە زیاتر بە خودای ئیمانیش زعیف بووە زعیف بووە ئیمانیش ڕاستەکە هەمومان نوێژێ دەکەین و جوبعان نوێژەکە مزگەوتەکان بەبەر ناکەوێتن کەچی هاتوچۆش نمایە نەماوە هاتوچۆ نەماوە ئێستا لە ژیانی خۆدا زۆرتر متمانە بە چێ دەکەیت بە قورئان متمانە ئەوە جای خوا و پێغەمبەر ئەوەیە دوای ئەگەر مەسەر برابی یاخود جیرانێکی زۆر بەڕێزی خۆت بی ئەگەر نمایە متمانە بە هەموو کەسێک ناکە نەماوە متمانە نماوە برادر متمانە بە برادر ئەسڵ نمایە برادری ئەوڕۆ بەرژەوەندیە بەرژەوەندیەکە دەگەر بەرژەوەندێکی باش تەبی پارەکی چاکە تەبی و ماڵێکی لە وێلای بێ ئەوە برادر زۆرە و باڵێوە دەکا
بەرژەوەندی ئەوە بەرژەوەندیمان ناوێتن جان متمانەی لە نێوان دەسەڵات و هاوڵاتی چۆن دەبینی؟ وای باسی دەسەڵاتی مەگە تکایە دەسەڵات وازی لە میلەتی هینایە بەس میلەتەکە وازی لێ ناینێ چۆن ینی بۆم باس کاکە ئەو دەسەڵاتە چیما بۆ میلەتە نەیکایە چیماوە لەو میلەتە نەکە بە هەموو شێوەیەک پارێ لەو میلەتی دەستێ لێ نەوتت ناداتێ کارەبات ناداتێ ژیان لە خەڵکی تێک چووە یاری بەڕاستی چ بڵێ چیماوە نیکە بە هەر شێوەی ئەوە تەنها هەدەف یا پارە وەرگرتنە بەس تەنها پارەی خەڵک دەکەنەوە چۆن دەڵێ حق دەسەڵات تەنها مەبەستیوێ پارە وەربگرێت باشە بۆ نەوتی نادەنەوە میلەتە زستانی ئایا ماڵ و منداڵەکانی وان بەو سەرمایە ئیدارە دەکەوە کە ئەو میلەتە ئیدارە دەکا ئایا کارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوریدا کە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن دەبێ وابێ ئێستا متمانەت نییە نەوە خۆیت پێم نییە نەوەڵڵا بەڕاستی نییە متمانەیە کو دروست دەبتەوە لەبەر وانێ وڵی ئەوپەر وەکو باوکە ئێوە چۆن یانێ من ئاینەم هەیەونیا من چۆن ماڵ منداڵەکەم بەخێو دەکەم چۆن ینی هەوڵ لە ماڵ منداڵم بژێوی ژیانێ بۆ تای بکەم خۆی ئەوپەر دەبێ وابێ ئەوپەر بە هیچ شێوەیەک سلفەت ناداتێ خانوت بۆ دروست ناکە هیچ شتێک نا بەس ئەڵێ بێنە ئێکاکە تاکەی بێنم بەس ئەڵێ بێنە ئێکاکە تاکەی بێنم دەڵێ پارە نییە چۆ پارە نیە ئەی پارەی ئەو نەوتە ئەی پارەی ئەو هەموو زۆری بێ ئەی پارەی دائیرەی مرود ئەی ئەو هەموو زۆری بێ لەسەر میلەتەیە چۆ پارە نییە ئەلی ئەو سەیریکە لای ناوی چییە ئەو شتەیە ئەتو بڵێ ئێ پاری وها دەگە بیرای پەجاقەیە قارقی دەگە ئیچێ ئەوە ئیچێ پێم بڵێ تۆ پێم بڵێ نازانم ڕەنگە تۆ بزانیت بۆ نازای تۆ وەکو ڕۆژنامەنووس ئازایی ئیچێیە هەر ئیوانە پارە بۆ بینای هەیە بەس بۆ میلەت نییە بۆ ئەڵێ وەڵا شار جواب بووە بدەت بەما هەورێ عینی هەورێرە سەیری ئەوێ کە سەیری ئەوێشکە چۆن متمانە پێ نابێ متمانە نابێ ئەوپەت کە میلەت ئەوپەت دەبێ باوکی میلەت بێ دەبێ میلەت بەخێوکە نەک میلەت حکومەتی بەخێوکە ئەوە ئێستا ئێستا تۆ پێ دوایە میلەت حکوومەتی بەخێو دەکات میلەت حکومەتی بەخێو دەکا بەڵێ ئارێ وەڵا چی فەرموو چەند معاش قەلدارە حکومەت چەند ڕاتب قەلدارە تۆ کارەبا قەلدار دێ وەڵا کارەباکەت دەبڕم باشە تۆ قەلداری منی بۆ کارەبای من دەبڕی بۆ قەلدی من نادێەوە من ئەلحەمدولیلا مۆزەف نیمە بەس وایە وانە تۆ باشە کە قەلداری منە پارەکەی من بدە تامیش پارەی کارەبات بدە پارەی ئاور بدە بەس قەلدی خۆت نادێ قەلدی منیش دەبەی پارەی منیش دەبێ ئەوە چۆن دەبێ ئەو متمانە نەماوە طبعا متمانە لایک تاچی مسلمان دەبێ ینی بەڕاستی ئەو سیفرە سەد لە دەستێدا ڕنگ بداتەوە چکە متمانە مانای ژیانە مانای خۆشببختیە لە ناوان هاوسەران ناوان سیاست مەداران حتا لە ناهەم چیمی توێژەکان پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی لە هەرجێک متمانە نەمە ژیان نامینێت تا ینی متمانە نێوانی خەڵک و ناوانە دەسەڵات لە نێوانی هاوسەران ینی نێو هەموو چین و توێژەکان ئەگەر متمانە هەبوو خۆشببختی ڕوومان تێ دەکات بەتەئکید متمانە ینی چۆن دەڵێ ئیتمێنان بە ئینسان دەبەخشی ینی جێگیری بە ئینسان دەبەخشی تۆ لە ژوورەوە لەگە برایەکەت لەگەر خێزان ینی متمانەتان بەیەکترینە بوو ژیان ناستە سەری لەبەر هەندێک متمانە بەڕاستی کۆڵەگەی ژیانە شتێکە ینی ژیانی لەسەر بنیاد دەدرێ شتێکی زۆر پێویستە لە بۆ مرۆڤ لە بۆ ئینسانیەت وەکو خۆت ئەو کەسی کە متمانەی پێ دەکەی دەبێ لەسەر چ بنەمایەک بێ یان سیفەتەکانی چیان بەس زۆرێک متمانە بە کەسی بەرامبەر دەکەی بەتەئکید متمانەش ینی ئەزمونەکە تو لە کەسی بەرامبەر وەری دەگری لەوانەیە بە چەند جارێک تاقیکردنەوە بە چەند جارێک دەست پاکی بە چەند جارێک هەڵسوکەوت لەگەڵی بە چەند جارێک یعنی نیەت پاکی لە بەرامبەرەکەت ئەو وەختێ تێدەگەی ئەو کەسەکە جێ ئەوەی متمانەی پێ بکەی گەورەترین متمانەش بەڕاستی ئەوەی لە نێوانی هاوسەراندا هەبێت چکە ئەگەر ژیان لە نێوانی هەم کەسێکدا بە درۆ بە دووڕووی بڕوا لە نێوان هاوسەران ناڕاتن ناگاتە لووتکە لەبەر هەندێک متمانە بەڕاستی کڵۆبکی ژیانە کاتە مەبەستەوەیە ئەگەر هاوسەران بیانەوەی خۆشببخت بن یان خێزانی شتەرکەوتوو بەڕێوە بن پێویستە متمانەیەکی تەواویان لە نێو ئەندامەکانی خێزاندا هەبیان لە نێوان هاوسەرەکاندا هەبێت بەڵێ بێگومان دەبێت متمانەی هاوسەران 100% بین چکەگە 100% نەبوو بەڕاستی ژیان نامینێت ئەگەر ئەو خۆ دڵی ژیان نامینێ
ئەگە وتمانەیەکم بوو کۆمەلگا بەرەو چ ئاراستەیەک دەڕوات بەرەو چێمان دەبات نەبوونی متمانەی کەم وڵا دەبینی ئێستا ژیان بەرەو شێ ڕۆشتە بڕوا بکە ینی بڕۆ محکەمەکان ئەوانێ زەنابێت ڕاپرسیوانت کردبی ئەوە ینی نەمانی متمان ئەوەیە ڕۆژانە تەلاق دەبینین ڕۆژانە خیانەت دەبین ڕۆژانە ینی کارەساتی گەورە دەبین ئەوش لە نەبوونی متمانەیە بەڕاستی. جاران خەڵک چۆن سیخە و متمانە بە یەکتر دەکرد یەکتر جاک بوو بەس ئیشتە کەمە جاران باش بوو ئەرێ وەڵا جاران عیبی نەبوو جاران چۆن متمانەکە خەڵک سەری بەخشی خەڵک ئەسپارد بەڵام ئیشە هەرچی متمانەیە بە یەکیەکەی شەرتەکەی بەجێ ناهێنێ ناوەڵا لەو سەردەمەی پێویستە متمانە بە چێ بکەین وڵی متمانە نەفسی خۆت بکە بە خۆت بە کەسکە نەکەین بە کەس مەیکە ناوەڵا متمانە بە هەر کەسێ بکەیت فریوت دەدا ئەرێ وەڵا ئێستا کە دەتەوێت شتێک بکڕی کاڵایەک بکڕی ئەوجا هەر شتێک بێ بەێ سیقەت بەو کەسەیە کە وەسفت لۆ دەکای باسی شتەکەت بۆ دەکات وەڵا سیقەت پێی نەبی ناوەڵا وەسف پێەکە بەڵان وانی ئەدا بێ بە ئەسڵ دوای ئەوسا عادی دەرەچی ئەرێ وەڵا متمانەیە کو دروست دەبی ئەو سیخەیە کو دروست دەبی ئەو متمانەیە لەسەر ئەوەی ئیماندار ئەبێت غەش نەکات لە کەس ئەگەر غەشی کرد معنای ئەوەیە ئیماندار نییە مناڵی مسلمانین بەڵێ بسڵمانین حد فرت و فێڵ هەیە لە لای بسڵمانەیە لە لای هەموو شتێ هەر هەیە ئاینەکەمان پێمان ناڵێ متمانە بە یەکتر بکەن فێڵ لە یەکتری مەکەن بەڵێ وەڵا دەلێت بەڵان ئێمە بە گوێی ناکەین گوێڕایەلی ناکەین ئەرێ وەڵا بە منداڵەکانی خۆ دەڵێ لەسەر متمانە هەموو جارێت چ ئامۆژگارێکیان دەکەن ئامۆژگاریانم کردو ئەڵێم غەش لە خەڵق مەکەن درۆ مەکەن فێڵ مەکەن بەڵان ئایا بە گوێی من دەکەن بە کەیفی خۆیان دەکەن ئەرێ وەڵا والله متمانە سیقا قەزت سیقەیە وەنیە ئینسان سیقەی لەک نەخۆیتی معنە ئێستا سوتفە کابراەک دێتەکەنە من سیقەی بەم دەڵێگاکە ئەوەن دەپارەیە لەک نەتوبی ئەگەر خیانەتی لەو سیقەی کرد ئەوە متمانەکەی تێکدا معنجێی نابتەوە لە ناو خەڵکەکەی وەی کرد جارش کە متمانە بە کەسێکی دیکەش نەکە ناوە کابرا بە سیقەی پێ نامینێ کاک ئەتو مۆ بلەغە کرد لەکن دادنێم وایە باشە ئەگە ئەو مەبلەغا ئەگەر ئامانت نەیپارێزی ئێوە هیچت نەکرد معنای سیقەی خۆت فۆتان متمانە بە کەسێک بکەیت چۆن تاقی دەکەیەوە وەڵا شتی لەکن دادنێم شتی لەکن دادنێم بزانم ئایا بای چەندی ئەو کابرایە بای چەندی تەوازنەکەی ئەوەندەیە تێدەگەی لە من لە بینی کڕیار و فرۆشیار ئێستا دەبینم لێرەی چەندێک وات کردیا کڕیارەکانت متمانەت پێ بکەن کابرا وام کردیە خەڵک لە نەجەف لە کەربەلای وەڵا لە مووسڵێ وەڵا لە سلێمانی دێن لەبە متمانەکە و لەبە سیقەکەی ئەشیام لێ دەکڕن دەستنەوە بەغدایە بە جملە ئەگەر بڵێن ئامۆژگاری جەنابەت چییە بۆ ئەوەی سیقە بە هەندێک کەس نەکەین لەسەر چ پێوەرێک سیقەی پێ نەکەین ئیسلام لۆچ دەڵێن ئیسلام هەر بەدەو نەبی با متمانەی هەبی با کابرا سیقەی پێ هەبی با قەزدم لەوەی دێ با سیقەی پێ هەبی معنی وە بکە کابرا نییە لۆ خۆی ڕایکێشی درەکەی لۆ خۆی ڕاکێشی بەس مع الأسف ئیما ئەو سیقە و متمانەیە لە ئیسلامیش فەوتان دێ مع الأسف پێدوانی ئێستا کە دەبینین ناوە ناو فێڵی گەورە ئاشکرا دەبێت ئەوان ئەو فێڵکردانە بەهۆی گوناحی خۆمانە وای نەکردووە کە بەگشتی کار لەسەر تاکەکانی کۆمەلگا بکات و متمانە لە نێویاندا کەم بکاتەوە واللهی لە خۆی دەست پێ دەکە ئاگدار بە ئەگەر کابرا سیقەی بە خۆی نەبوو نەیداتێ باشتر ئەو سیقەیەش وەش کابرا گوتنی بە ئیمان دەزەبی دەگەی ئینسان ئەگە سیقەی هەبوو هەر بە ئیمان لێرە خەڵک دێتەکەنا من بەهۆی چییە بەهۆی قسە خۆشەکانە بەهۆیان ئینسان سیقە زۆر مهمە سیقە ئینسان سیقەی بەدێگەی کۆمەلگای کوردی ینی با ئەوەندەی دۆست و خزمایەتی و ئەوەی بابێن مایە متمانە ناو کۆمەلگای کوردی هەیە با ئەوەندەی ناو کەس و کار و برادر و خزم و دۆستی ینی لە هەموو ڕۆکی بابرێن با ئەوەندەی متمانە و خۆشەویستی و ڕەفاقەتی و خزمایەتی مایە ئێمە کۆمەلگای کوردی دێن کۆمەلگای کوردیش وەتەنی بەخۆزانی یان لە کەلتوری جوان بابرێن باوە وەدنی جاران متمانە و سیقەکردن بە یەکتری زۆر بوو یان ئێستا وەڵی زاران بابرێن کە شت کەمتر بوو
وتنی متمانە ئەتەعەدەشی زیاتر بوو کابرا لە دەشتێ بوو یان لە ژیانی شاری وتنی پێداویستەکان کەمتر بوو بەبێ مەعاملات و چتوار بابێن کەمتر بوو متمانە زیاتر بوو بەس ئێستا پێداویستەکان زیاتر بووە وتنی مشینە کەسانێک هەبن بابێن ئەو هەلە بقۆزنەوە وتنی لە متمانەی خەرکی بدنی مشینە زەربەچی باوێت بەس کەسانی باشیش هەرماون دێن ناو کۆمەلگای کوردی بۆچی جاری وا هەیە متمانەمان بە کەسێکە زۆر متمانەی پێ دەکەین دەڵێن ئەو فڵان جێی سیخەیە پارەی پێ دەدەین یان ماڵی ئامانەت دەکەین کەچی دواتر وا دەرناسێت واللهی ئەوە دەمینێتەوە ئەو شخصەی بابرێن ئەو ئیشەی دەکاتن بابێن بدەن لە باوەڕی خەرک و متمانەی خەرک وتنی سیقەکەی خۆی دەدۆڕێنی وتنی ئەو هەلەی دەقۆستەوە وتنی مشینە لە بەشەشی مادی بابرێن ئەوانە ئەو سیقە و متمانەی بدۆڕێنیتر خۆت با بزانم چۆن متمانە بە کەسێک دەکەیت لەسەر چ بنەمایەک متمانەی پێ دەکەیت واللهی ئیسان نەک بدەمەوە ینی بای ئەوەندەی هەر ناو دۆست و برادەری خۆی بابێن متمانە و ئەو باوڕە هەرمایە ئەتوش دوای لە ژیاندا بابێنەوە هایات و وتنی لە هەموو ڕۆژ بابێن خەرک نەفەر دەناسیتر یانی هەرچی هاوڕێت بێ متمانەی پێ دەکەیت ئەتا عەدەشی بەس مشین لە بابێن هەرێکی لە بوارەچی کاب لە ڕووی ئیشەکە و بابێن ئەمە یەک دریمان ناسی بچینە ڕۆژێک لە ڕۆژە دەربارەی ئیشی بابێت ئەوە بێ تەکلیفەک شتەکەم لێ بکە بەس بچینە بابێن ئەگە من لە بازاری مەعمەلە چی بمانجە دەربارەی مەعمەلە بابێ بێت تەکلیفی شتەکەم لێ بکە ئەگە من لە مەعرەزان بم یان بابێن لە بەشی عەقاراتی خانی و بەرەو یان لە هەر بوارشکە ئیشێ بکەی ئەتوو ئەنی ئەو کەسانێک کە دێن تەکلیف لێ بکەن مچینە ڕەفیقەکانت لەو بوارەی بی بابێن بەس مچینە تو ناو کەس و کاری خۆشن با ئەوەندەی ڕێز و بڕوا و متمانە هەرمان متمانە بە شێوەیەشی گشتی چۆن دروست دەبێت لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە شارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتەیە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوریدا کە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن چۆن متمانە پێ نابێ متمانە نابێت پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی وەڵی پێشتێک وش کابرا گوتنی کە کابراایەک دەڕۆی لۆ جێیەک بانکی زیارەکە دیکە دیگوت و ئەم دەڕۆم ئاگات لە ماروم دارەکەم بی بەخوای کابراایەک پێشانەکە شتێکی دانابە لە کەنێکەکی ئەگەر ڕحەکەی چووبە ئەگەر نەخۆ شتەکەی تەسبیح دەکردەوە دەپرسم بە گشتی متمانە چۆن دەبینی لە نێو تاکەکانی کۆمەڵدا سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان وڵا برا جوانەکە متمانە نی متمانە نەماوە لە ئێستا جاران خەڵک لەبەرەوەی کە خەڵکێکی موسڵمان و بەدین و عەقیدەیەکی پاکی هەبوو متمانە زۆر هەبوو لە ناو یەکتردا لە ڕووی کۆمەڵایەتیەوە هاتوو چۆ و سەردان و کەسایەتی و یعنی خەڵک بە هەفتە لە ماڵی یەکتر دەمایەوە بەڵام ئێستا بەداخەوە هەموو سەرچاوەکەش دەگەرێتەوە مەسەلەی دین سەر مەسەلەی ئیسلام ئێمە ئەگەر دینەکەی خۆمان فەرامۆش کردو لە بیرمان چۆ لە بیرمان کردو نوێژمان نەکرد و خواپەرستیمان نەکرد بەرەو دنیا دەڕۆی کە بەرەو دنیاش ڕۆیشتی ئیتر چی حەزت لێبێ ئەوە ئەنجام دەدەیت یعنی تۆ چت پێخۆش بێ ئەوە دەکەی متمانە لە ئیسلامدایە لە خواپەرستیدایە لە چۆن دەڵێ لە ئیمانەوەیە ئیمانیش لە خواپەرستی و مەبەستەوێت زاران خەڵکی زیاتر پابند بوون بە ئاینەوە بۆیە متمانە زیاتریان هەبوو خەڵک سادە بوو جاران بەڵام عەقیدەیەکی پاچی هەبوو یعنی ئەوەی کە خەڵکی کورد بە تایبەتی خەڵکی کورد چۆن دەڵێت تەمەنێکم هەیە بەوەی نییە کە سەر و ڕیشم سپینە بووە خەڵک جاران عەقیدەیەکی پاچی هەبوو لەگەڵ یەکتر ئیخلاسیەتیان هەبوو کەسایەتیان هەبوو
لە ڕووی دینەوە ئەگەر متابعات کرد بێ زۆر جاران کابرا دەچوە سەر قەبرستانێک یا دەچوە سەر چاکێک شخصێک هەرچەندەوە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕۆشتێکی خراپ بوو بەڵام خەڵکەکە وا فێرکرا بوو وا ڕاهێنرا بوو دەچوو یعنی دەیگوت چاوت شوێر دەبێ ئاگال لێبێ پێ لە قەبری نەنیان نەچە سەر ئەو قەبرەیان ئەوە شخصیان ئەوە چاکە خەس خەڵکەکە لە ڕووی عەقیدەوە یعنی عەقیدەیەکی پاچی هەبوو واستە بە ئیسلامەکەی واستە بە دینەکەی بەڵام ئێستا وانی ئێستا خەڵک زیاتر ڕووی لە دنیاە ڕووی زیاتر ڕووی لە مەسلەی شەهوەت و ئارەزوو دوانە زۆر جار وایە دەبینین کە خەڵکانێکن فێڵ دەکەن خەریکی فێڵکردنن تۆ چەند نمونەیەک دەبینی ئیتروال لێ دێت متمانە بە کەسانی دیکەش نەکەی ڕاستە وەڵای ئێستا لە ڕووی فێڵکردنەوە فێڵ زۆرە هەڵخەڵەتاندنی خەڵک زۆرە تایبەتی ئەوەندەی کە من ئاگام لێبێ کۆمەڵی خەڵکێکی زۆر فێری قۆڵ بڕین بووبوون پارەیەکی یەجگار زۆریان لە خەڵک وەرگرت و لەڕێ هیچ سەرچاوی چیان نەبوو وەکو سەرچاوە بڵێ کەسێکی معاملە چی بێ یان توجار بێ یان شتێکی لەو بابەتە بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک متمانەی پێدەکرد و خوێندەواریشی نییە خەڵک متمانەی پێدەکرد و پارەیەکی یەجگار زۆر چەند کەسانێکمان لە مەتیقی بە تایبەتی لە مەتیقی ڕانیە پشدەر سێ چوار حاڵەت لەو حاڵەتە ڕوویدا لەو ماوەیە پارەیەکی زۆری خەڵکیان برد بەڵام خۆی خەڵکەکە مەسەلە سیقە نەبوو کە سیقەیان پێ بکرێ متمانە نەبوو مەسەلە نەبوو مەسەلە ڕیبا بوو ینی کابرا دەفتەرێکی دەدا دوو دەفتەری وەردەگرتەوە دەفتەر و نیوێکی وەردەگرتەوە خەڵکەکە زیاتر بە مەسەلەی زیادە وەرگرتنەوە ئەو ئیشەی دەکرد نەک بڵێ لە ڕووی دینەوە و لە ڕووی معاملە و توجارەت و ئەوشتانەوە وەکو پێم گوتی خەڵک بە دوای دنیا کەوتووە ئەوڕۆکە بە دوای شەهوەت و ئارەزوەکانی کەوتووە تایبەتی لە ئێستادا خەڵکی ئێستا متمانەش لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە باوەڕی بە نوێژ و خواپەرستی و ئایەت و حەدیث و ئەو شتانە نییە لە حەڵاڵ و حەرام ناپرسێتەوە کەسێکیش کە لە حەرام و حەڵاڵ نەپرسێتەوە ئیتر چی حەزی لێبێ دەیکات متمانە کە نامێنێ مەسەلەی دینە مەسەلەی ئیمانەکەیە مەسەلەی ئیسلامە ئەگەر متمانە نامێنێ خەڵک لە دین کە دوور کەوتەوە کۆمەڵێ شتی خراپ دروست دەبێت لە یان کۆمەڵێ ڕەفتاری خراپ دەکات خەڵک ئەگەر لە ئیمان لە دین دوور کەوتەوە بە کورتی دەمەوێت بزانم وەکو خۆت متمانە بە چێ دەکەی بەڕاستی من متمانە بە زۆر کەس دەکەم ئەوانەی کە عەقیدە و بیرروباوەڕێکی پاکیان هەیە لە ڕووی دینەوە ئەوانەی کە هاتوچەی مزگەوت دەکەن ئەوانەی کە ئەهلی سونە و جەماعەتن بەڕاستی متمانەم پێیان هەیە ئەو زۆریش خەڵکانێکی زۆریشم برادەر و ڕەفیق و دۆست و برادەرم هەیە کە جێی سیقە و متمانەن لای من سەروەت و سامانیان پێدەست پێرم و لە ڕووی عەقیدەشەوە الحەمدولیلا خەڵکێکی پاکن کەواتە هەموو سەرچاوەکە دەگەڕێتەوە سەر ئاینی ئیسلام سەر دینەکەمان دنیا زۆر بێڕوحم بووە خەرێک بۆ کابرا گوتنی ئاگای لە دین نمایە وەنیە چیت کە هۆکارە چیت کە سەبەبە سەبەبەکەی دەزانی چی ئەو نەخۆشیە ئەو کۆڕۆنایە زۆر تەئسیری کردە زۆر یعنی ڕوحمی زەعیف کرد سەردان خەڵک ناکە چی کابرا گوتنی سەر لە داک و بابت نادەی جیرانت بەڕێ ناکەی جاران خەڵک زۆر متمانە بەیەکتر هەبوو و سیقە هەبوو لە بینیان پێت وانیە فێڵکردن یەکێکە لە هۆکارەکان کە ئێستا متمانەکە بەرێ جاران ئەنگو پێشتر قەدیم چتان دەکرد و متمانەتان بە یەکتری هەبوو چتان بەجی دەهێشتە بۆ یەکتری کورە وەڵاهی پێشتێکی وشی کابرا گوتنی کە کابرایەک دەڕۆی لۆ جەیەک بانکی زیارەکە دیکە دیگوت و ئەمن دەڕۆم ئاگات لە ماروم دارەکەم بی یعنی سیقە هەبوو ئێستا ئەلعانەکە سیقە نمایە ڕوحم نمایە دنیا زۆر بێبەزەیی بووە ڕوحم نمایە متمانەت بە دراوسێکی خۆت نییە سیقەت بە دراوسێکی خۆت نییە ئەمن بە هەیتم
لەبەر ئەوەی کە لای دینم زیاترە ئیشاءالله لێ ئەگە ناوچ کابرا گوتنی لەوانەیە زیرانەکەم وەچی من نەبیتن لەوانەیە زیرانەکەم وەچی من نەبیتن ئەوها وەچی کابرا گوتنی ئاگای لە دین بی زیاتر بیتن ئەمە لە مزگەفتم عەدەلی خوا لە مزگەفتم بانگ دەدەم خالد قبولکە خدا عافیت بکە یا ڕەبی دەپرسم متمانە وەکو جاران ماوە ناوەڵی سیقە کەم بووە ئەرێ وەڵا کەم بووە چ شتە وەکی دەکە کەم بی بەقوعان برم چێ یعنی برادایەتی نەمایە خزمایەتی نەمایە جیرانایەتی نەمایە ئەوەیە باشە جاران ئەنگۆ دەرێن سیقە زۆر وەنیە وڵای زۆر بوو کوو ینی هەندەمەوێ بۆم باسکەیت چۆن بوو سیقەکە وڵی سیقە ئێسان مارم مختخۆ لە گوندی بوو جیرانم باش بوون سەفرێکمە کرد داریان لۆ دەینام یان پێشمەرگە بووم داریان لۆ دەینام لۆ مارێ عازەتەکە باە لۆیان دەکردم لە مارێش نەبامە ئێستا ئەوە نەمایە پێشتر لە ماریش نەبووای ئیشان لۆ دەکردم ئارێ وڵا لە مارێ نەبامە ئیشان لۆ دەکردم لە ڕووی پارەوە جارانەگەیەک دێک داوای پارەی کرد باە کرد پارە بە قەردان هەبوو وڵا زۆر هەبوو بەس هەوڕۆ سیقە نەمایە کەم بووە هەیە بەس کەمە جاران کوو ینی پارەتان دەدایەک لەسەر چ نەمایە کابرای بگۆت بە کاکە ژنی دینم دەیانە گۆ کاکە ها ئەوەندە پارەت دەینە بە قەرت بچنی بینە دەیهینە ئێستا دەتوانی بینێ خەڵکییاوە بە قورئان ئێستا ئەم ئێک لەبارەی خۆ دەتانم بدەم نەزانم لۆوەی ئەم درم سافە ئێستا لەو ڕۆژانە دایتمە برادەرێکی پارەی زۆرم دایتێ بە قورئان نەزانم مارێکی لە چێندەرەیە بە سیقە دایتمێ برادەرێکی وچی ئەو کاکە عەمەڕەکی دەی نازانم ماری لە چێندەرەیە پارەم دایتێندە گوتم مەبلەغە پارەکەم دی ئیشم پێیە بە قورئان چوم لۆم برد دامێ نازانی ماڵشی لە چێ بەڵام قورئان نزانم ماری لە چێیە بەس متمانەت بی ئەری بە قورئان جاران متمانە چۆن بوو لە بینی هاوسەران لە بینی ژن و مرد کوو بوو متمانە لە بینی یەکتریان واللهی متمانە زۆر باش بوو یعنی کابرا ژنی خۆی خۆش دەبیست ژنی ئەویش مردەکەی خۆی خۆش دەبیست هەو ڕۆژن هەیە فێر لە مردی خۆی دەکات کوڕ هەیە فێر لە بابی خۆی دەکات چۆن بۆ مادەرم هەیە دەیگو ئەم من فێر لە بابی خۆم دەکەم گوت ئەیگو ئەم ئیش دەکەم پارەکەی خیتەکەم دەری بابە ئەوە دەپارەیە ئەری بە قورئان بخۆم گوێم لێ بگوتم فێر لە بابی خۆم دەکەم ژنیش هەیە فێر لە مردی خۆی دەکات غیانەتی لێکا نەبوو ناوەڵا زارە ئەو شتەکەم بوو زارە کابرایەک ژنێک مردی کردبایە هەتا دوو عەفتە نەدەهاتە دەرێ لە بە شەرمی عالەمێ کاک عەمەڕەشید نەدەهاتە دەرێ کو دەتانی ئەو متمانەی جاران دروستکەینەوە بەخوای زەحمەت ئەوە سانابیت ناوەڵە زیلەکە گۆڕایە ئەو زیلە بەمە سانابیت ناوەڵا زەحمەتە ناسانابی ئەو زیلە چانابیت ئەو زیلی ئێساوی ڕاگەیشتە خەراترەبی چانابیت بەخوای کابرایەک پێشانەکە شتێکی دانابە لە کنێکەکی ئەگەر ڕحەکەی چووبە ئەگە نەخۆ شتەکەی تەسبی دەکردەوە حینە ئەرێ وەڵڵا جاران کە شتێک لە لایە کەسێک دادەنا بە ئەمانەت دوایە لە بۆشی دەگەڕاندیەوە لۆی دەگەڕاندیەوە ئەگە حیاتی خۆ لەسەدا لە بەدە لۆی دەگەڕاندیەوە ئێستاش هەیە وەنێ ببرم نییە بەس وچی پێشان نییە وشی پێشانیە ناوەڵدا ئەتوو ئەگە دەردەدرریە چ خۆت هەبی متمانەت بە هەموو کەسەکەیە لای باسکەی ناوەڵدا ناوەڵە منتەوەن بە هەموو کەس نییە هەر کەسە ئێ خۆی هەیە هەر کەسە وچکا بتنی برادەری خۆ و سیقەی خۆی هەیە جێمان لێ دەبی دەرێن ئەو سەردەمە ئیوەی نییە سیقی بە هەموو کەس بکەیت خودای هەیە بەس کەمە پێ دوانە جاری وایە دەبینی پارە لە لای کەسێک دانایە بنمونە باشە ئەو پارەی دەدێ کەسی دەتوێت مامەڵەیش پێوە بکەیت ئەو فێر لێ دەکات لۆ جاری داهاتوو ئەتو سیقەت بە کەس کە نامینێ ناوەڵە ئەوتمان لە کەس نامینێ ناوەڵە یعنی بیر و باوت لە کەس خۆ نامینێ یانی سیقەی پێ بکەیت چکات ترساندیتی دەترسێنی وچی ترساندی ئەتو سیقەی بە هەموو کەس ناکەیت
جارێک فێڵ لێ بکرێت ئەتوو نەزەرت دەگۆڕێت. أري والله أجيك طبعا منيا أري والله. باشە زۆر جار ژێمان لێ بووە دەڵێن کابرا ئەگەر بچوو بە سەفەرێ بچوو بە شاریان ماڵ و منداڵی خۆی تەسلیمی کابراش دەکرد یان خزمات جیرانە یانشنی مەسەبرە ئێش وانە باوەڕ پێکرد دەچوو دەهاتیەوە یعنی زۆر زۆر سقت پێ دەکرد. ئارێ والله ئێستا ماڵ و منداڵی خۆ سەروەتی خۆت دەتوانی تەسلیم بە خەڵکی دیکە بکەیت؟ والله ناتوانی جیرانی خۆت نا والله ناتوانانی جیرانی خۆت سقەی پێ بکەیت. باشە مامە حاجی زانی لۆ ئەتوو جەب دەمن مەسەرەن برێنەکە من لە جێش و چی سێتاقان دانیشتیمە ئەوەی برادەر و دۆست بیت نمایە بەسم بتەنمە ئاشعاجی گوتم ئاشعاجی هەموو نەو کەسە چی لەیە ئەز سقەی بەچێ بکەیت وەیە دەڵێ خەڵک زۆر بووە ڕەنگە هەم خەڵکێک نەناسی بۆ وەنیە جاران ئەو کەسانی کە دەتناسین دەتوانی سیقەی پێ بکەیت بەڵام ئێستا دەتناسین ئەمووی برادەر بوو خزم بوو دۆست بوو لەگە ڕاپشت یەک دیخڕە بووینەوە ئەڵاهدا ئێک سووتە جێکی بێگانە لێوێندرێ بێگانە چە سیقەی پێ دەکەی هەمونیە سەرچاوە بەس پێشم برێ جاران متمانە کوو بوو لە بینی ژن و مێردی سیقە کوو بوو والله ئێکە و سەد فەرقی هەیە مەسەلەن ئەلعانەکە دەبینی تەماشاکەیە دەرن فران کەس تەراقدا فران کەس تەراقدا فران کەس ژنینە فران کەس تەراقەکە من دەو بینەی چات پێنجەکەم یاعدین لێک ئەرا بکردنە ژن و مێرد مەسەبرم دایتنە ئێکدی گەنج و مەژنیا خواستیا تەماشاکە مێز پێشەشەشیش لەولە تەراق درەیە سێقەی چ پێ دەکەیت. باشە خۆ جاران ئەوەندا وەکو خۆ دەڵێ ئەوەندە زۆر نەبوو کابراک ئەگەر ژنی تەراق دابا یعنی شتێکی گەرە گەورەی کردیا ناتۆ ناو پیاوانش بە تەمەنی من ئەگە کابراک ژنێکی مەسەبرم تەراق دابا بەخوا ناتۆ ناو پیاوانش ژنەکەش ناتۆ ناو ژنان هەرکە تەراق درەیە ژنەکەش پێی عیب بووەکە ئەو ژنە تەراق درێ و دەکرد ئەو کابرای ڕۆیجا ئاخر ئەسە چ ئەلعەوە نییە ناوەڵە ئەو متمانە نەبوونە بە یەکتری وا دەکە کە ڕێژەی تەلاق زۆر بیتەنیا ئارێ وەڵە واک باشە ئەو متمانە لە بینی ژن و مێرد و دروست دەبیتن بەخوای آخرزانیە مەسەرم ببینی کابراک بەسی قەبینیتن چیژێ پیاوان بی قسە ڕاست بی یعنی شەرت داک و بابیشە شەرتی داک و بابیشە ئێ پیاوەکەش و ئێ کوڕەکەش ئێژ دەکەش ئارێ وەڵە شەرتی ئەوانشن ئەگەر ئەو وەرەوەری لەو چیژە خۆ نەکاتن و نەیلاوێنتەوە چیژەکەش لە خۆبای نابێت. متمانە بە شێوەیەشی گشتی چۆن دروست دەبێت لەسەر ئەوە متمانە نەماوە خەڵک دینی کەم بووە ئیمانی کەم بووە کارەبان ناداتێ نەوتت ناداتێ باشە ئەو میلەتەیە علی ئەو میلەتە بۆ ئەوەی خەباتی کرد دژی سەدام حوسێنی بۆ ئەوەی هاوریدا کە ئەوانە زوڵم لە ئێمە بکەن چۆن متمانە پێ نابێ متمانە نابێت پێ بەڕاستی متمانە یعنی ژیان یعنی ئەمان یعنی خۆشی وەڵی کەشتێک وش کابرا گوتنی کە کابراایەک دەڕۆی لۆ جێک بانگی زیانەکە دیکە دیگوت و ئەمن دەڕۆم ئاگەت لە مار و مدارەکەم بی بەخوای کابراایەک پێشانەکە شتێکی دانابە دەکردێکەکی ئەگەر ڕحەکەی چوو بە ئەگەر نەخۆ شتەکەی تەسبیح دەکردەوە. بەڵێ خۆشەویستان و ئایزانەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆچوون و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر متمانە بەداخەوە جاری وایە تێڕوانین بەرامبەر کەسێک زۆر باش و چاکە متمانەت پێیەتی دەڵێ ئەم کەسە ڕازگۆیە پاکە ئەمینە بەڵام کەسی ئەمانەتێکی لەلا دادەنێی بەو شێوەیە دەرناچێت ئیتر بەم زۆرەوە تێڕوانیت بەرامبەر مرۆڤەکانی دیکەش دەگۆڕێت زۆر خۆشە مرۆڤەکان لە جێگای ئەو متمانەیە بن کە پێیان دەکەی جا لە تۆی بینەریش دەپرسم چێ ئەو کەسەی کەوا زۆر متمانەی پێ دەکەی کاتێک کە متمانەت بە کەسێک کردووە ئایا لە جێگای ئەو متمانەیەدا بووە ئەگەر مرۆڤەکانی دەوروبەریشمان لە جێگای ئەو متمانەیە نەبن با ئێمە خۆمان نمونەیەکی جوان بین بۆ نێو کۆمەڵگای کوردی خۆمان تا پرۆگرامێکی دیکە سپاردەی خواتان دەکەم خواتان لەگەڵ